مەملەکەتی حرام جامەکانی حرامکردن بێنە و سونەتی ئەم غەریبیان بکە ئەم هەموو معشوقە ئالوودەکە ئەی خوددا فەرشی گوناهم هەڵگرە با حرامەکانم سەرنگۆم بن گەڕیدەیەکی ئەم خەراباتە بۆ پێچوو دەستی بە شەمامەکانی کچێنی دەرچنەوبەرێکەوە سەوز بوو وادەیم هەڵهاتنە چییە دەبێ چیت لە خوێنیوە نەوشەیەکی ئەم سوبحە کردبێ مەملەکەتێ پڕدەبێ لە شاهانە غرور پڕدەبێ لە زەردی تۆش ئەی حەرامکردن پڕدەبی لە دەست پڕدەبی لە هەناسە پڕدەبی لە مرەکەبی داوێ شەیدا خان جۆگرتن لە شێعر پێویستی بەوە هەیە هەندێک جار تێکەڵی بکەین و لەگەڵ ئەو مێژووی کە هەمانە و هەموو شاعیرەکان شەوێ بچنەوە سەر ڕەچەڵەکە سەکی خۆیان کە پێڵین فەرشی شێعر ئەمەی کێسە جۆم لێ بوو مەسەلەی حرام و مەرەکەبی ئەمانە ئەم کەلیماتی حرام بە تایبەتی ڕاستە و خۆمان باتەوە بۆ داستان و ئەفسانە ڕۆژهەڵاتی و هەتا ڕۆژئاواییەکانیش کە بە تایبەتی بۆ ئادەم و حەواکە یەکەمین حرام کراوەکان دەستیان بۆ ئەبرێت و ئەبن بە بابەتی ئەدەبی کەواتە لێرەوەی مەسە کێشەیەکمان بۆ دروست بووە کێشەیەکی کەلتوریە واتە شێعر خۆی کەلتور بەرهەمەیەنێ کەلتوری حرام و حەڵاڵ تابووەکان ئەمە نابێت و ئەوە ئەبێتەوە قەدەغە کراوەکان ڕێگە پێدراوەکان چین ئێمە تۆزێکی لەناو بابەتانە بەڵام بۆی کە زیاتر لە شێعر تێبگەین هەمیشە بێت بیرمان بێت دووبارەکردنەوەی شێعر خۆی یەکێکە لە هۆکارەکان بۆ تێگەیشتن کاتێک ئێمە لە شێعر تێناگەین یەکێک لە هۆکارەکان ئێمە ئەو نەریتە دروست ناکەین یان با بڵێن ناخوێنینەوە حەز لە شێعر ناکەین یان بە خوێنەوەی کە بۆمان بخوێنێتەوە پێی تێگەچین بەڵام ئامادەین جۆما لە وشەی ناشرین بێ جۆما لە قسەی بەرز و نزم بێ ئەوەی کە نزار قەبانیڵە ئەڵێ چۆن نەتوانین ئێمە شارستانت بنیاد بنین کە دروستکەری دەمانچین بۆ بێدەنگکردنی خۆشەویستی ئێمە چۆن نەتوانین باسی شارستانیت بکەین لە کاتێکە ئاگامان لە ئەدەبەکەمان نییە ئاگامان لەو ڕەچەڵەکە نیکە لە چۆ هاتوین بەرەو چۆڕین دە تێگەشتنی تۆش گرنگە لەم بابەتەوە ڕاستە گرنگە کاتێک کە تۆ شعرە خوێنی توانێت چۆن بەڕێزە داماژەر پێدا کەسی بەرامبەر لێت تێبگە یعنی ئێمە کاتێک باسی حرامەکەین هەڵبەت شتێک هەیە لێمان حرام کراوە یاخود شتێک هەیە هەموو مرۆڤایەتی لێ حرام بووە دەکرێت تۆ ئەم حرامکردنە هەمیشە تۆ لە خەیاڵی خۆت و لە زێنێتی خۆیدا بە کۆمەڵگەی ئاشناکێتەوە کە ئەمانە حرام نین بەڵام بۆ تۆ لێت حرام کراوە یعنی ئەمە شانە کاریگەری دروستەکەن لە ڕاستیە کاتێک کە تۆ شعرێک خوێنیتەوە یاخود گوێ لە شعرێک دەگری هەمیشە ئەو داستانت دێتەوە بەرچاو ئەم مرۆڤە چۆن ئەم چیرۆکەی دروست کردووە چۆن ئەم نمایشەی کردووە بە وشە بە نووسین یعنی دەکرێت ئێمە کۆمەلگا جارێکی کە لەو دیۆتێ بگەێنینەوانێ بەڵێ ئێمە دەمانەوێت بڵێین هەموو شتەکان ئاسان دێنە بەردەممان هەموو شتەکان تێگەیشتنیان هەیە بەڵام ئەی تۆی مرۆڤایەتی چۆن تێدەگەی لە من یعنی کاتێک تۆ بۆ نمونە ئێمە جیلەکانی ڕابردووی هەشتاکان و هەفتاکان کاتێ سونەتکردن هەبوو لە ناو مینەدا هەتا ئەم کۆتانش هەر بەردەوام بوو هەڵبەت منیش بەدەر نەبووم لەو گرفتە دەرونیی کە وێرانی کردوم بەڕاستی جەستەییان بۆیە هاتووم لەسەر ئەم حرامکردن شتم نووسێ ینی من هاتووم باسی حرامکردنەکەم جەستەی ژنێک برینهار ئەکرێ ژنێک جەستەی لەناو ئەبرێ ئەمە بەبەستی حرامکردنەکە ئەمەیەکەواتە تۆی ڕەگەزی بەرامبەر لەوە تێبگە کە ئەمە حرامە تۆ لە منت کردو بۆچی ئەمەت کردوتە چۆن دەڵێ کردوتە بەرنامە ئەبێ لەکەم دوو دیوی هەیە دیوێکیانەوەی کە ئەوەی کە پێوترێ خۆزاییان سروشتی کە لەس دەروی ذاتی تۆ خوا بەم جۆرە خەڵقی کردویت و مرۆڤی تو هەیت بەشی تۆ میوێت کێ دەستکاری ئەم دەستکاری کراوانەکە ئەوەی کە دەستکاریەکە ئێمی مرۆڤین لەبەرەوەی کە ئێمە ئەگەر سەیر بکەی هەر لە کۆنەوە هەتا ئەمڕۆ مرۆڤی شاعیر و نووسینەکان و نووسەرەکان هەمویان و بەتا ڕێگەزی مینە جۆرێک لە ڕیتم و مۆسیقای تایە باشە پیاوەکان کەمترە مشتان ناڵیتیانانێ با کەس گرەی مالێ نەکات دوایی تاوانانیش هەیە ئەوانی هیانە بەڵام ژن زیاتر مۆسیقیتە لەگەڵ ڕیتمەیە ڕاستە ینی هەتا جۆ لە شێوازی قسەکردنێکە بێ شاعیر بیت یەکسەر ڕێگە بێ بەرژین بۆیە کاتێک کە وشەیەک شیعرێک ئەی بێژێ
جیاوازە لە وشە و ڕیتم و ئاوازانی کە پیاوێکی بێژێ ڕاستە کاتێک کە گۆرانی بێژێکی ژن گۆرانی ئەڵێ ئەو وشانی ئەگەر هی ژن نەبێت و گزارشن لەخۆ یەکسەر هەستی پێەکە ئەمە بە زۆر و بە زەبری تەکنیک خۆی سەپێنێ حتمما حتمما لەبەرەوە من زۆر هاوڕێەوەم حرام و حەڵال کراوەکان بەدەست تۆ نییە کەێتەوە نا ئەو ژینگی کە تۆ لێوی دروست وایە دروست بڵێ بەزم حرامکردنە بە ڕاستەکەی ئێمە هەر بەدابوونەری هات چەسپیوە لە سەرمان زەبان تۆ دێ بە کۆمەلگا بڵێ نابێ حرامکردن هەبێ یعنی دەدەوێت چی بکەیت دەدەوێت ئەو پەیامەت چییە کە تۆ بیگەێنی یعنی مرۆڤایەتی بگاتە و ئاستەی بەڕاستی متمانە نەبوون بە خودی خۆت حرامکردنە لێ دروستەکە چکە کاتێک کە من بەڕاستی نەوەیەک پێدەگەێنم دەبێ وای ڕابێنم لەسەرەوەی کە نەخێر تۆ بە مرۆڤایەتی دروست بە نەک بە ڕەگەزایەتی یعنی سەیری کە تۆ ئێمە هەمیشە باز لەوە دەکەین ژن و پیا و ئەوەن باشە شاعرە کلاسیکەکانی کە هەمانە لە ڕابردواوەکو گۆران وەکو پیرەمێت باشە ئەمانە هەمی هاتوون بنیادنەری خودی بوون چۆن لە ژنا خۆیان بینیوێتەوە هەمیشە وایان بینیوە کە ژن خوداوەندە ژن ئەو نەسیمە جوانەیە کە ئادایان ئەداتی کەواتە لێرە هاتۆ ژن داهێنەری کردووە ئەی تۆی مرۆڤایەتی بۆ شت لەسەر من حرامەکەی بەڕاستی ئەمانە هەمووی کاردانەوە دروستەکە کاتێ شعرێکی پیرەمێردە خوێنتەوانێ سەیری وێنای جوان جوانی ژن ئەکا ژن والی ئەەکە ینی نەهاتۆ ژنت بۆ ڕوت بکاتەوە و جەستی ژنە بۆ دەرخانە خێر هاتۆ باسی پیرۆزی ژنی بۆ کردویت کەواتە لێرە ئەبێ ئێمە باس لەوە بکەین چۆن لە ڕابردوودا لە ئەدەبە لە شعرە ژن کائینێکی زۆر جوان بووە ژن خواوەند بووە دەبێت تۆ بێ لێرە کەنەوەیەک دروستەکەی باسی ئەوەی بۆ بکەیت جیاوازی نییە لە بینی نێرومێدا ئەبێت تۆ چینایەتی دروست بکەی ڕەگەزایەتی دروست بکەی ڕەگەزایەتی بە هەردوو لایەنەکەیەوە پێشەیدا خەمن وا تێگەیشتم مەگەر وانە بوو با چاکیگەینەوە لێکدانوی کەسەکان بۆ شێعر زۆر گرنگە چ شاعیر بێ یاخود خوێنەر بێ هەردوو تەرەفەکە لە کۆنا لە کلاسیک لای یۆنانیەکان بەشی مینەی خواپیان و تۆ سۆفیا سۆفیا بەشەیەکە مینە کاتە کاتێک کە داستانێک ئەفسانێک ئاینێک هاتووە نیوەی خوایەتی خۆی پیشانی خەڵک داوە کاتێک کە تۆ شێعرەڵیت ناوێت تەنیا جەستەی ئافرەتێک یان پیاوێک ببینیتەوە لەگەڵەوەش ڕەنگە وەسفی بکەیت ڕەنگە باسیشی بکەیت ڕەنگە بەڵام لێکدانەوەی تۆ چییە بۆ چۆن لە لێکدانوێکی سادە لەوحی سادەگۆییەوە بیبین بۆ سادەیەکی فکری ئەم دوشتە زۆری فەرقە سادەگۆیی لێرامە بەسمانەوەیە کەسێک بەس ئەو شتانە وەرەگرێت کە خۆی حەزی لێتی بەڵام کاڵی سادەیی فکری واتە تۆ مەبەستە بەرامبەرەکەت بزانە چی ئەڵێ تۆ ساتوێ بزانی منم حرام و هەمووشە حرامە بۆ بەکارێنی لێ پاراگرافی بچووکەوەنیە لە پۆستەرێکە بۆچی ئەم هەموو حرامیتە بۆ ڕەبتێکی بە مەرەکەبەوە ئەم مەرەکەبە لە ئێمە هەر تەنیاوەی کە مۆر و ئیمزای پێەکەی یان نەکرێ و مەرەکەبە و ختمە بێ کە لە تاریخەوە لێماندراوە تا ئەمڕۆ هاتووە وانە واتە لێکدانووی کەسەکان بۆ وێنە وشە شێعرەکانی زۆر گرنگە شەیدا خامن شێعرێکی تۆم بەردەستە باسی هەزاری سێمی ئەم سەدەیاکەی من داوات لێ یەکەم لێرەیە گە بکرێ بە دەنگی خۆت بیخوێنیتەوە یەکەمیان ئەمی بەشی سەرەوە هیوادارم ئەوی کە چێژم لێوەگەتەوە وەرگرەکانشمان بە پێشی بیخوێنیتەوە بینەرانی ڕادیۆ تەلەڤیزیۆنی سلێمانی شەیدا معروف هەم چالاکوانی بواری ژنان هەم شاعیرێک کە ساڵانێک خزمەتی بواری ئەدەبیاتی کردووە لە ئێستا شێکێکە لە پەنجە ڕەنگینەکان کێمە پێویستمان بم جۆرە هەیەەوە بۆ بەرەمێنانەوەی شاعر بانگیشتێن بەرنامێمان کردووە پێکەوە لەسەر کەلتوری شاعر قساکردن و کاریگەریەکانی و هەمووکو ڕەگەزێکی مینە و هەمووکو شاعیرێک هەڵبەتە لێرە کەمەڵین ڕەگەزی مینەمە بەسمانەوە نییە وەکو مینێک دانیشتەوە بۆکو وەکێک کەسێک کە تعبیر لەو ڕەگەزەی ترەکە کەم پێڵین ڕەگەزی دۆم بە زمانی سیمۆنی بوڤوار فەرموو شەیداکان لە هەزارەی سێهەمی ئەم سەدەیەدا تەنها بەویستی ڕۆح تۆ ئەبیتەوە بە نێگزە پڕ لە نەشونماکەی دیدەم میحراب ناگرم بۆ دووریت ئەوینە هەتا هەتایەکەی تۆ باشە ئەمە تۆ ئەمەی منە لە کوێ دەستکەوتۆ وافەری جا من یەکشە زۆر معجیبی بووم مادەم باسی هەزاری سێهەمەکەی لەم سەدەیە و باسی ڕۆحیشەکەی دەبێتەوە بە نێرگزە پڕ لە نەشونماکەی دیدەت من ئەمێ لێرا بڵم میحراب ناگرم بۆ دووریت بەڵام ئەوینە هەتادێک دوو سێشتی زۆر قورست بەکارە بەڵام زۆر کەمیشە پۆستەرێک
یعنی نەهاتوو قسێکی زۆرگەی بەڵام زۆرەڵێ وایە خۆچەند لەگەڵاکە زۆرەڵێ بەڵێ وایە ئەنی هەندێک جار بۆی کە تۆ قسەی جوان بکەی شعری جوان بڵێ هیچ پێویستە بۆ نییە زۆر بڵێ هەزاری سێهەم یەک دنیا قسە هەڵەگرێ لە هەرچی فەیلسوفە تازەکان بەتابەت ژیژگا لەولاوە هێراری نوحامانە هەمووی قسە لەسەر هەزاری سێمەکەن بەڵام تۆش باست کردووە هەڵی تەنها بەویستی ڕۆح تۆ بیتەوە بە نێرگسە نێرگزێکی کوردەواریانە هەمومان نەزانین لۆگۆیەکی کوردیە و ڕۆحیش ئەبێتەوە بەوە ینی تۆ لەم ئێستا فەسڵی بەهاریشە کاتەکەشی زۆر گونجاوە هەستەکەی ژیانەوەیەک لە ناو تۆیا دروست بووە بەڵام میحرابیش ناگری بۆ دووری کەواتە دوور نییە ئەوەنی ئەوینە هەتایەکە کە تۆ باسی سەرمەدیەتەکەی باسی نەمریەکەی کەواتە نێرگز نامرێ ئافرەت نامرێ میحراب نامرێ چاوەڕوانی نامرێ هەزارێش بەردەوامە ڕاستە لە ڕاستیە کاتێککە تۆ ئێمە هەمیشە دەڵێن ئەم سەدانە سەدەی 1970 هەموو سەدەکان هەمووی بیرەوەری خۆی تایە وایە بەڵام سێمە گەیشتونێتە ئەو حاڵەتەی لە هەزارەی سێهەمدا هیچ شتێک نییە بەڕاستی کۆتایی پێبێت ئەوش لە ناخی ئێمەی مرۆڤە یعنی بەڵام هەیشە لە هەموو شتەکان کۆتایی پێهاتۆ بەڵام من دەمەوێت لە هەزارەی سێهەمدا گەشتتر بمەوە زیندووتر بمەوانێ یعنی ئەو کەسەی کە بۆ من دەبێتەوە بە نێرگز کەواتە هەزارەیەک هەیە کە من بڕوام پێێتی زیندووبوونەوە هەیە ژیانکردنەوە هەیە ئەو کاتێش کاتێک کە تۆ بەهار گەشونەمە هەیە هەمیشە ئێمە لە بەهارە جوڵەمان زیاترە گەشەمان زیاترە هەموو شتەکان ئەپشکوێن گەڵا سەوز ئەبێ درەختەکان سەوزە بن زەوی هەمی سەوز هەڵدەگەڕێکەوەتە زیندووبوونەوەی ڕۆحی هەیە بۆیە ئەمانە ئەخڵقێ قسەتمی مشتێکی تۆ بخێنەوە فەرموو بەزەگە بەدڵە نەبوو ڕێک پێم بڵێ باش نییە سرم داویەتی لە عەرش گەر قەرارە زوو بێت ڕۆژێک من و تۆ و خودا نێوام نام بێت چیدی بەرگی تەنهایی ناگرم بە زەنگۆڵی تەسبیحەکەتەوە ڕاماوم یەک بەسەری پەنجەت تەحلیلە ئەەکەی سرم لەم زیکرت دەرناچێ نزا بۆ دیدارم دەکە یان بۆ بینینی ڕوخسارم سرم لەم زیکرە دەرناچێ حەزت لە چ ئافاتێکە بە چاو بڵێ محیبەتم چۆرکەم پێهاتۆم یعنی ڕاستی زۆر جوان خوێنتەوە یعنی ئێستا تێگەیشتم ئێستا تێگەیشتم لە شعرەکەی خۆ دەنگی باران ماڵمانی پڕ کردووە لە قاقا بەدەم خوێندنەوەی تێکستێکی عاتیفەوە بە گوێگرتن لە سەمفۆنیاکی پڕ لە مۆڕاڵ نوێبوونەوە لە نیگاما دانەخشێنێ بارانە بێتە ژەنیار من وێنە و تابلۆی پێنەخشێنم ئێستا گوێم لە جلیوەی پاساری بەرەبەیانە باران شەکەتی کردووە بەگەڵای دارگوێزە زەر هەڵگەڕاوەکەی حەوشەمانە خۆی داپۆشیوە چۆن من بەم کاغەزە پڕ لە وشەکان خۆمدا دەپۆشم جریوەی سپی دەڕامە کێشێ بۆ نمایشی گوڵ و شەونمی ڕۆژوای ناخی چاوم لە هیچ نەبووە جگە لە ماچی گەڵا و شەونم چیمدی چیودی باران بۆ ئەوێ بە ژەنیار لە کاتێک ئەمازین باران خۆی ژەندراوە من کۆمەڵێک شتە هەیە گەر تااقەتت بێ گفتوگۆی لەسەرەکەین دەنگی باران ماڵمانی پڕ کردووە لە قاقا باران خۆی ئەو ئاواز و ڕیتمێکە وتمان خەڵک بۆ لە شێعر تێناگا ئێستا تێگەین وەنیە ئەنی وەردەوە لە خەریکە بینەرەکانیشمان لەمە تێ بگەن چەند جارێک گوتمان بیخوێنەرەوە دووهەم جار بە دەنگی بەرز سێهەم جاوتمان جۆ لە تۆن و ڕیتم و مۆسیقاکەیەگرین ئێستا کەمەکەین پڕ لە مۆسیقا بەڵام مۆسیقای هی سۆفیا ئەم جاریان سۆفیا خاوەنێتی کەواتە دەقی شەیداخان نەماوەسە دەقێکەی لەبەردەست منە منی خوێنەر من چۆن لەم شعرە تێگەم تۆ چۆن لێی تێگەیشتی ئەو شعرە دەنگی باران ماڵمانی پڕ کردووە لە قاقا کەواتە هەمیشە باران ژەنینە هەمیشە ئاوازە هەمیشە ڕیتمێکە دابارێ بۆیە لە خاڵێکی تراوێ لێکدانەوەی من چۆنە بۆ باران من لەگەڵ بارانە چەند ڕاهاتوم چەند کەس بە باران بێزارە بێ باران ئەگەر بوو بە خوڕچی بەسەرێگە بە لێزمە بێ وەگەر نەمە باران بێچی ڕۆیە بارانێکێ پڕ لە شەفافێت و ناسک بوون و تەنیاییش و شەی بوون
بارانێکی ترمان هەیە پڕ لە لافا و لە زریان و لە ڕەهێڵە و لە کارەسات ئەمی کەم لێرە ماڵمانی پڕ کردووە لە قاقا واتە پڕ لە نەژەیەکی ڕۆمانسیشی تیا هەیە بەدەم خوێنە تێکسی عاتیفەوە کەواتە ئێوە لێ خەریکی شتێکی ترن لەو ماڵەیە لەگەڵ بارانەوانە بە گوێگرتن لە سەمفۆنیاکی پڕ لە مۆڕاڵ سەمفۆنیا خۆی مۆڕاڵە ئەساسەن ئێمە چەند لەگەڵ سەمفۆنیان ڕاهاتوین و چەند ئەتوانین مامەڵی لەگەڵا بکەین نوێبوونەوە لە نیگامانە هەناخشێنێ ئێمە ئەم نوێبوونەوە چۆنە بین بۆی من حەزەکەم تۆ پێم لە باران بۆ بێتە ژەنیار من و وێنە و تابلۆی پێ نەخشێنم ئەمەی سەرۆ خۆی تابلۆکە نییە من هەمیشە عاشقی بارانم عاشقی بام عاشقی زەردیم عاشقی خەزانم هەمیشە چکە من لەگەڵ خەزانە گەورە بووم بەڕاستیەکەی کاتێککە گوێ لە دەنگی بارانە بێ خۆشەویستیەک لە ڕۆحتا گەشە ئەکە ئەمە هەمووی قاقایەکە کە بە تۆ ئەبەخشرێ ینی تۆ لە ماڵێکەدا ئەنیشیت چۆن دەڵێ بە دیار مۆمێکەوە بەڵام دانیشتووی بارانێک خۆڕ دێتە خوارێت قتەقەی دێیان چۆن ئەیا لە دەرگا و لە دیوار و لە شتانە دەنگێک دروستەکە ئەمە هەمووی سەمفۆنیایەکی زۆر جوانە کەواتە ئەمە قاقایەکە کە دەیبەخشێ بە من دەڵێم باران زیندوبوونەوەی ڕۆحەکانە جاری وا هەیە بە هاوژینم دەڵێم چەند خۆشە لەبەر باران پیاسە بکەین من و تۆ یعنی من بە شێوەیەکی زۆر عاشقانە پێی دەڵێم یعنی ئەو نەم حەز لە بارانە اینجا هەڵبەت باران بۆ خۆی بنیەتی بنیادنەرە بۆ من چکە کاتێک کە تۆ جەستت تەواو تاوشەکەت ئەبێ ئەچیتە بەر ئەو بارانە کە دەبارێت و تر تەواو جەستت تێر ئاو ئەبێ ئەمە بۆ خۆی دروستبوونی سەمفۆنیا دروستبوونی جارێکی کەی ئەدەبیاتە لە ڕۆحی تۆیە کاتێکە من باسم لەو بارانە کردووە لەبەر چاومایە ئاوا کتێبێکم بەدەستەوەیە و باران ئەبارێت و لە پەنجەرەی ژوورەکەم و سیر ئەەکەم کەواتە تۆ نەشو من نما بەخشی بە من قاقایەکی کە بەخشەوە بە ناو ماڵەکە ڕووناکیت پێدامەوە چکە ئێمە بەڕاستی دوجار بیرمان نەچێ باران ئەو ڕۆحە زیندۆیە کە هەمومانی بنیاد ناوە شێداخەمە قەت بۆ بەرنامەکانم ئاوا سکرێپتوشت بەکار ناهێنم هەر زۆر تینم عفەویم بەس بۆ می تۆ ناچار بم تێکەس بێنم لەگەڵ خۆمە بەڕاستێکیشتی زۆر جوان بۆ تەمان سپاسی تۆکەین بەخشە جوانەکانی تۆیە منەمێ لێرە بێمە سەر ئەوە دووسێ شت هێمە لێکی جابگرم بەرنامە بەلامەوە گرنگە دووسێشتمان بۆ ڕووکاتەوە یەکەم قسەی ئاساییمان هەیە کە نابێ بە شێعر هەمومان ڕۆژانە مۆراڵ بەکارێنی سەمفۆنیا بەکارین بەڵام لەکوێ بەکارێنی ڕاستە دوو بندمان هەیە بند قسەیەکە هەمووی کێش و سەروایەکی بۆ دروستەکەن ئەوڵ ئەخیرەکەی وەکو یەکوا بێت مۆسیقاکی تابێ تاویتر کابرا چی ئەوێلۆزە بەڵامە کە سیرێکە یەک نیاشتمان تیا دروست کرد ئەمە جیاوازیە کە شێعر دروستەکە شاعیر مهندسی وشەیە ئەندازیاری وشەیە ئەزانی وشە چۆن ڕێگەخە مۆسیقیەکە ئەزانێت چۆن لەحنەکە ئاوازەکاتە ناو وشەکانەوە وە لێک دەرەوەیکی باشە ڕۆحێکی پەیامبەرانی و خوایانی هەیە ئەبێ لە ڕۆحی سۆفیاتی ئەبگا دانێکی تیان هەیە بێ بزانین باگراوندی ئەم شاعیرە چییە شاعیرێک بەبێ باگراوند هەر لە خۆی بێت دەستکا بە نووسین چی ڕوایە چ کارە هاتووافاتێ پێشتر بەڕێزە هەر لەم بەرنامە باسی پیرەمێرد و گۆران و کێوچێکی بۆ ئەگەرم باگراوندە نەبێ نەزانی ئەوان چۆن لە شێعر و لە ژن تێگەیشتون هەڵبەتە تۆش ناگەیتە ئەم کاتە جیلێکی ژێت دوای تۆیەت ئەبێ ئەمەی تۆ وەرگێ یانەوە ئێوە وەرگێت بۆی کە بزانێت چی وتراوە حتا ئێوارێمە بڵین شێرکۆ بێ کەس مەزنە بەڵام بەچی مەزنە بە خوێندنەوەی بە لێکدانەوەکانمان بە ئێمە چۆن لە وشە تێگەین ئەم ئەندازیاری وشەیە چۆن مامەڵی لەگەڵ وشە کردووە چۆن وێنەی کێشە ئێستا من بۆچی بەیان قەزە و شیعرم هێناوە کاڵی چاوم لە هیچ جگە لە ماچی گەڵاو شەونم ئەمە چاوی چیم گەڵاو شەونمە ئەبینە کە ماچی یەکتریەکەن کە لە کاتێکا خەڵکێکمان هەیە ئەشی بینێت وەستی پێناکەواتە شاعیرەکان لەحسەکان ڕاوەکەن ساتەوەختەکان ساتەوەختە شیعریەکان من حەزەکەم ئەمە بەدەنگی تۆ جۆلێ بێ ئەگەر ڕوخسەتم بێتەڵان حەزەکەم چاو خۆش بێت من و شعر پێکەوە سەرگوزشتەی ژیان دەنووسین ئەو دەبێت بە ئیلهام و منیش نووسینەوەی وشە بێگومان من باسم لەوە کرد کاتێک بەڕاستی کە تۆ گفتوگۆیەکی ئەدەبی ئەەکەی لەگەڵ کەسێک کە خود
کەسێ زۆر لە تۆ شارەزات ترە لە بواری ئەدەبیە هەستەکەی باشە من چیم کردووە لە نووسینە چیم کردووە لە شعرا گەیشتمەتە کوێ هەڵبەت هەمومان بە سادەی دەستپیان پێکرد من بیرم نەچێت سەرەتا کە من لە هەشتاکان دەستم کرد بە نووسین پەخشانمان نووسی پەخشانی زۆر جوانمان نووسی بەڵام بەڕاستی ماندووبوونی ئەوێ پەخشان چکە سەرچاوەش نەبوو یعنی سەرچاوی پەخشانمان نەبوو تۆ لە چیۆ یعنی وەرە باشە من کتێبێک بێنم باس لە پەخشان لایەنە باشەکانی پەخشان ئیجابەکانی پەخشان یعنی پەخشان کاریگەریەکانی چی ئەبێ لە ناو کۆمەڵگایە کە بیرم کردەوانێ من ئەم شتانە لەکوێ دەستمەکە دوچار دەستم وتم بە ئەم پەخشانە بگۆڕم بۆ شێوازی شعر شتێکی قورسم تیابەتی کرد بم بورە من و شعرە پێکەوە سەرگوزشتەی ژیانە نووسین بەڵێ ئەو دەبێ بە ئیلهام منیش نووسینەی وشە بەڵێ کاتێککە تۆ بەڵێ هەڵبەت شعر بۆ خۆی نازام هەموو ئینسانێ لە ناخی خۆیان شاعیرە بەڵام ئەو شاعیرە کێیە کە دەتوانێت ناخی هەڕێژێ کاتێککە تۆڵی بەڵێ شعر بۆتە ئیلهام بۆ من ئێمە تەواوکەری یەکترین من ژنێکم عاتفەیەکم هەیە باشە ئەم عاتفەیەگەر من دەری نەبڕم بە چی دەری بڕم وانە ئەم عاتفەیە من دەمەوێت لە ئەدەبیات تا دەری ببڕم دەمەوێت وەکو نووسەر خۆم بسەلمێنم بەڵێ من ئەنووسم بۆیە کە هەمیشە شعر ئەبێتە وشەیەک بۆ من و منیش دوجار ئەبێ لەسەر کاغەزێک بینووسمەوانێ کەواتە من ڕێتمێکم بەکارهێناوە پێی دەوترە ڕتمێکی ئەدەبی ئەمەوێت بەڕاستی سەربار بۆ هەموو شتانەیش کە هەمە بیرمان نەچێ من دوجار سیاسیم چالاکەوانم و ڕاگەیاندکارم بەڵام لە هەمان زیاتر ئەوەی کە بەلامۆ گرنگە ژاندە ئەدەبیەکەی خۆمە کە دەمەوێت بەڕاستی وەک ئەدەبیات بناسرێم نەک وەک ئەوەی کە چالاکەوانم یاخۆ سیاسیم یاخۆ ڕاگەیاندکارم باسانەوە تەنیاوەکو مهندسی شعر قسەماگەڵی وەکو ڕەسامی شاعر کە وشە سازیەکەی و هەمووەکو مۆسیقی لەگەڵ چۆن لە وشەکانە مامەڵەت کردووە بەڕاستی وشەکانە پڕن لە وێنە و تابلۆ و مۆسیقا و بەڵام ئەوە تێگەیشتنی تۆیە کە بەڵام ئەی خوێنەری کە چۆن بتوانن تۆ لێرە جااو بابەتێکی ترۆکرێمە بەرنامی ترمان هەبێت لەسەرەوە وە هەشمان بێت خوێنەر کێیە بەڵێ ئایا هەموو کەس پێوترێ خوێنەریان هەموو کەزیشی خوێندنەوەیە یانوانی کە خوێندنەوە چەندجاوە ئەخیر جار یەکێ لەو خاڵانی کە لای من زۆر گرنگە ئاگاداربوون لە تەکنیکی شعر زۆر مهمە ئاگاداربوون لە مێژووی شعر ئاگاداربوون لە باگراوندی نووسەر ئاگرا چێژوەرگرتن خۆی بەشێکی ترە من لەبەروی باگراوندم شعرە خۆم شاعیر نیم سواز بەڵام خوێنەرێکی باشی شعرم زۆر ئاگام لە شعرە و شاعیرەکان هەمویانە ناسم مەگەر هەمووی نەناسم زۆر بێ ناسم مەرج نییە ئەوەی کە بەڕاستی زانیاری ئەو زیاتری هەبێ لە ئێمەمانان شاعیر بێ نەخێت خوێنەرێکی وەک تۆ لە ئێمە شاعرتری لە بەرەوەی تۆ لە شعر تێدەگەی ئەوەی کە تێبگا بۆ خۆی شاعیرە بەڕاستی گرنگ نییە تۆ ئەبنووسی بەس بڵێ شاعرم نەخێر خوێنەر گوێگر ئەوەی کە گفتوگۆی شعریت لەگەڵەکە ئەوەشە شاعیرە خەم هەموو ژیان شعرێک وایە و ئەمووانی تیابووینە بەڵام من خۆم ناکەم شعر بنووسم لانی ناشی نووسم دڵنیابە لەوە و بابەرنامەیە بەڵگە بێت لەسەر ئەوە بەڵام زۆر چێژی لێوەرەگرم بۆیە شعر چێژوەرگرتنە بۆی خەڵکی کە وەکو من تێگان وەکو من تی ناگا ئەوە بێ بگەڕێنەوە پرسیارە چیاکە بکەینەوە ئەم چی خوێندوێتەوە چی خوێن تێمە ئاگامان لە ئەدەبیاتی جیهانیە ئاگامان لە ناوخۆشمانە بەڕێزیش تەناسیم وەکوتم ئەندازیاری وشە ئەندازیاری تابلۆ ئەندازیاری مۆسیقا چیمانە ینی ئێمە شەرەوەمانێ و چێژوەرەگرین تر لەبەرەوە مە لێرە بەرنامەکە تاوە کۆتایی هات فریاکەشتێکت هەیە خۆت بێڵە چونکە خواحافیزی ناکەین لەکەس ئەوە شتێ بخێنەوە حەزەکی بیخوێنەرەوەڵە من شتۆنی ناخوات بەدڵیان بەدڵی تۆ بێت مریەمێکی تر کە ژنێک دووگیان دەبێت لە بە من عاشق بوونم نغڕۆ دەبێت کە ژنێک لە ڕەحمیدا گوڵێک سەوز دەبێت من بیرم لە بارینی دامێنێتی کە زەوی لە ژێر پێدا شەقار دەبێت من غوربەت بە یاد دەگرم هەمیشە ڕقم لە پێنووسە بێ ڕەحمەکەمە کە ژنێکم پێ ڕەش دەکاتەوە ڕقم لە پێ خەفی بێداری ژنە کە مەمکەکانی دەخاتە دەمی دەریا ئای لەواوەی لای بێزاری و لە لای لایی بێکەسی ژنێک